سڵاو و ڕێز ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتابی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم ئەو ماڵپەڕەش بۆ داگرتنی کتێبەکە بە کەڵک دێ. هێشتا لە لاپەڕەسەی کتێبەکەین دەچینە تەماشای پرسیارەکان. لە وانەکانی ڕابردوو لە پرسیاری 1 هەتا 20 تەڵم کردیتەوە، ئێستا گەیشتینە پرسیاری ژمارە 21. ئەو پرسیارە نووسرایە نزیک بکەوە بۆ نزیکترین سەد. ئەگەر بەبیرت بێ پێشتر نزیک بکەوە بۆ نزیکتریندا لەوانەکانی ڕابردوو، ئێستا نزیکترین سەد. ژمارەکە چییە؟ 21 155. با بچین بزانین نزیکترین سەد کووە و چۆنیە. ژمارەکەمان 155 دەڵێ نزیک بکەوە بۆ نزیکترین سەد. ئەو زۆر گرنگە، سەد یان هەزار یان ملیۆن یان چەند، نزیکترین چ؟ ئەگەر بە ڕێگای هێڵی ژمارەکان ئەو 155 نزیک بکەمەوە، هێڵی ژمارەکان دەبی لەس ئەو جارەی چ بنووسم لە هێڵی ژمارەکان. پێشتر دەمان نووسی 10 20 30 40، ئێستا دەنووسین 100 و 200 و 300 و 400 و 500 و 600 و 700 و هەتا دوایی. بێگومان ئەو هەموو 500 و 600 بە کەلکمان نایێت، چونکە ژمارەکەمان بەخۆی 155. 155 ناگاتە 500 و 400، بەڵام هەر دروستم کردیە هەتا ئەگەر ژمارەی دیکەت هەبوو بزانی لە چێن دەرەیەیدا دەنێی. ئەو 155 ئایا جێیەکەی لە چێن دەرەیە لەسەر ئەو هێڵە کەسکەیان سەوزە؟ ئایا جێی ئەو 155 لە چێن دەرێ؟ ئایا لێرەیە لە مابینی 200 و 300 یان لە 400 و 500؟ نا، لەو جێیانە نییە، چکە 155 لە چێن دەرێ جێی لە مابینی 100 و 200. لە مابینی 100 و 200 دەتوانین ئەو 155 ئاوا لە ناوەندەکەی دانەی مابینی 100 و 200 لەوێن دەرێ جێیەکەی. کەوا بوو لە مابینی 100 و 200 بوو، ئایا لە 100 نزیکە یان لە 200؟ لە 200 نزیکە، لەبەرەوە لە جیاتی بنووسین 155 دەنووسین چ؟ دەنووسین 200. جێیەکەی لێرەیە. لە جیاتی بنووسین 155 دەنووسین دەیکەینە چ؟ دەیکەینە 200. دەیکەینە 200، بەڵام با تۆزێک بە بچووکتری بنووسم. دەبیتە ژمارەکە دەبیتە 200. ئەوە کەواتە وەڵامەکە 200 دەبی. چۆنی زانیمان لە 200 نزیکە؟ تەماشای ئەو 55 تەماشای پێنجەکەی دەکەی، یەکەم پێنجنا لە لای دەستە ڕاست، دووەم. ئەگەر ئەو ڕەنووسی دووەم ئەو 155 واتە پەنجایەکە، ئەگەر 50 بوو یان 60 بوو یان 70 بوو یان 80 بوو یان 90 بوو، کەواتە لە ژمارەکەی پاشە خۆی نزیکە کە 200 یان ژمارەی دیکەیە. ئەگەر ڕەنووسی دووەم لێرە لە جیاتی ئەو 50 40 بوو یان 30 بوو 38 بوو، ڕەنووسی یەکەم زۆر گرنگ نییە چەند بوو، بەس ڕەنووسی خانەی دەیان زۆر گرنگە. ئەگەر ئەو 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو، کەواتە لێرە نزیکە، لەو 100 نزیک دەبوو. بەڵام چونکە 50
ئەو جە 55 بی 56 بی 57 و 58 و 59 و 60 و 61 و هەتا 99 هەمویان لەو 200 نزیکن لەبەر هەندێ ئەو 155 دەبی بکەینە 200. گوتمان ئەگەر ڕەنووسی دووەم 1 و 2 و 3 و 4 بە ئەوە هیچ لە لای دەماکردە 100 بەڵام لەبەرەوەی 55 لەبەرەوەی 50یان 60یان 70یان 80یان 90 دەیکەینە 200. بەو شێوەیە ئەو پرسیارەمان شی تەڵ کرد. ئەوە بەڕێی هێڵی ژمارەکان. زۆر زۆر گرنگە تەماشای ڕەنووسی دووەم بکەی بزانی چییە، یان ئەگەر بە خۆت بزانی کە 155 نزیکترە لە 200 ئەوەش پێی ناوێ ڕەنووسەکان شی تەڵکەیەوە هەر دەزانی دەڵێ ئەمن دەزانم 155 نزیکترە لە 200 دەکەمە 200. بەڵام ئەوە زۆر گرنگە کە دەڵێ نزیکترین 100 واتە یان 100 یان 200 یان 300 یان 400 یان 500 یان 600 یان 700 یان 800 هەتا دوای. ئێستا دەین بزانین ئەگەر ئەو 155مان هەبوو نزیکترین 100 بکەین بەڵام بە ڕێگای خانەی کو دەکرێ. بە ڕێگای خانەی واتە خانەی دروست دەکەین بەڵام پێشەوەی خانەی دروست بکەین کە جێمان لە وشەی سەدیە دەبی ئەو ژمارانە بینینە پێش چاوی خۆمان کە دەڵێ نزیکترین 100 دەبی بیر لە چ بکەینەوە دەبی بیکەینە 100 یان 200 300 400 500 600 700 800 900 1000 دەبی بیر لەو ژمارانە بکەینەوە کە دەڵێ بیکە نزیکترین 100. با بچین خانەی دروستکەین. بێگومان لێرە گرنگترین خانە خانەی دەیانە. خانەی دەیانە ئەو 50یە. خانەکەی یەکان و ئەوی تکە گرنگ نییە زۆر کە دەیگۆڕین. خانەی سەدانیش گرنگە کە بزانی دەیکێ 200 بەس خانەی دەیان لە هەمووی گرنگترە. ئەگەر خانەی دەیان لێرە دانین خانەی دەیان لێرە دانین پاشان خانەی لێرە دانین خانەی دەیان ئەوەش خانەی چبی ئەو سۆرەی دادەنێ با بکەینە خانەی ئەوە خانەی یەکان بوو کەسکەکە خانەی یەکانە ئەو سوورەش خانەی دەیانە ئەو شینەش خانەی سەدانە. 155ەکەی کودانین ئێستا ئەو 5 لە خانەی یەکانە زۆر گرنگ نییە خانەیەکان ئەگەر هەڵەش دانەی هیچ نییە چونکە خانەی ئەو سوورە خانەی دەیان زۆر گرنگە. 5ەکەی دیکە کە 50یە لە خانەی چییە دەیانە پاشان ئەو یەکە لە خانەی چییە لە خانەی سەدانە. ئەو ئێستا 155 کە تەمەشاکەین بزانین چی لێ دەکەین. دیسان دەبی ئەو ژمارەی بگۆڕین دیسان ڕەنووسەکان دادەنین ئەو ڕەنووسانە وەک هەمویان دەبی بکەینە 0 لە خوارێ ئەو خانەی یەکان لەگەڵ خانەی دەیان دەبی بکەینە 0 چونکە تەماشامان کرد ئەو ژمارانەی کە دەبی نزیکیان کەینەوە هەمویان 2 0یان هەیە کەواتە 2 0 کەواتە ئەو 0 5ەکەی یەکەم دەبیتە 0 5 دووەمیش هەر دەبیتە 0 بەس بە خانەکە لێرە دانێم ئەو 0ش هەردووچیان دەکەینە 0 ئەوە زانیمان دەبی بکرێنە 0 بەڵام ئایا ئەو یەکە وەکو خۆی دەمینێتەوە یان دەبیتە 2 1 کیلۆ زیاد دەبی ئەوە بێگومان دەبیتە 2 لەبەر چ بووە 2 چونکە ئەوە نا ئەو 5 گرنگە ئەو 5 یەکەم گرنگ نییە لێرە کە دەڵێ 100 ئەو 5 زۆر گرنگە. ئەگەر ئەو ڕەنووسەی لە خانەی دەیان 5 بوو یان
6 بوو یان 7 بوو یان 8 بوو یان 9 بوو ئەو یەکەی ئێرە ئەو ڕەنووسەی ئێرە چی لێدێ 1 چیلۆ زیاد دەبی ینی ئەگەر 1 بوو دەبیتە 2 ئەگەر 2 بوو دەبیتە 3 ئەگەر 3 بوو دەبیتە 4 ئەگەر 4 بوو دەبیتە 5 ئاوە 1 چیلۆ زیاد دەبی دەڵێمەوە ئەگەر ڕەنووسی خانەی دەیان 5 بوو یان 6 بوو یان 7 بوو یان 8 بوو یان 9 بوو ئەو ڕەنووسەی کە لە خانەی سەدانە 1 ژمارە زیاد دەبی لێرە دادەنرێ بەڵام هەموو وەختە ئەگەر ئەو ڕەنووسە 5 بوو 6 بوو 7 بوو 8 بوو یان 1 بوو 2 بوو 3 بوو 4 بوو هەر دەبیتە 0 ئەو ڕەنووسەش هەر دەبیتە 0 هەردووچیان هەر دەبنە 0 بەڵام ئەگەر ئەو ڕەنووسەی ئێرە یەکێک لەوانە بوو ئەو ڕەنووسە هیچی لۆ زیاد نابی وەکو خۆی لێرەی دادەنێمەوە کەواتە ئەو ڕەنووسەی ئێرە گرنگترین ڕەنووسە لۆ ئەوەی بزانین چۆنی ئەو ژمارەی هەمانە نزیکی دەکەینەوە بۆ نزیکترین سەد نزیکی دەکەینەوە بۆ نزیکترین سەد ئاوا نزیکمان کردەوە لە لێرانە چمان هەبوو یەکمان هەبوو ئەو یەکە چشمان لۆی زیاد کرد بووە 2 ئەگەر بەهات بە لێرە 2 هەبا دیسان یەکمان لۆ زیاد دەکردە بووە 3 ئەگەر بەهات بە لێرە 8 هەبا یەکمان لۆ زیاد دەکردە بووە 9 ئاوا نزیککردنەوە بۆ نزیکترین سەد با بگەڕێنەوە بزانین ئەو پرسیارە چییە ئەو پرسیارەش هەر نزیک بکەوە بۆ نزیکترین سەد بەڵام لێرە چونکە تۆزێک ئەو پرسیارە ڕەنگە کێشەی هەبی با بەجێی بێڵم بۆ وانەی داهاتوو هەتا کاتەچی دیکە کە بە یەک دەگەینەوە وانەی داهاتوو هەر خۆش و شاد و بەختەوەربی